بۆ ئێمە باشتر تێبگەین ئەبێ پرسیاریەوە بکەین ینی چی پاڵنەری ئەردۆگانە کە ئەیەوێت بە سنووری تورکیا فراوانخوازی پیادە بکات لە ڕووی سەربازی ڕاستەوخۆوە یا لە ڕووی هێزی میلیشایی بڵێم کرێگرتەوە یان نزیک لێەوە یا بەکارهێنانی لاوازی وڵاتانی تر بۆ سوودبینین لێ. بەڕای من دوو فاکتەر هەیە واکە لە ئەردۆگان کە بەم شێوەیە مامەڵە بکە. یەکەمیان ئەگەڕێتەوە بۆ ئەو تێزەی داودۆغڵو کە ئەمان وڵاتێکی ناوەندین، وڵاتێکی پەراوێزی نین، چکە لە مێژووی نوێی تورکیاوە بینراوە کە وڵاتێک لە پەراوێزی ئەوروپایە، وڵاتێک کە لە پەراوێزی ناتۆایە ڕۆڵی پێ ئەسپێرێت، ڕۆڵێکی ناوەندی نیە، بەڵام ئەمان هاتن وایە ئەم هاوکێشیان بە شێوەیەکی تر لێکردەوە بەوەی کە تورکیا وایە وڵاتێکی ناوەندیە و لەوێنەوە ئەتوانێت نیازی ینی تێزی ئەوەشی هێنایە ئاراوە کە ئەتوانێت فراوان خواز بێت. بەڵام تێزی داودۆغڵو بوو فراوان خواز بوو لە ڕووی بازرگانیەوە، لە ڕووی مێژوویەوە، لە ڕووی کەلتوریەوە، لە ڕووی ئاینیەوە، لە عوسمانیەتینەوە. ئێستا ڕەهەندێکی تر یا بوارێکی تر زیای کردووە بۆ ئەم تێزە، ئەویش ئەوەیە کە سیاسەتی دنیا لە دۆخێکایە کە تورکیا ئەتوانێ یاری بکە لە نێوان ڕۆژاوا و هێزەکانی تر کە سەر هەڵەدەن، بە تایبەتی رووسیا و چین، و خۆی وا ئەبینێ کە ئەویش یەکێکە لەو هێزان، یەکێکە لە هێزە هەرێمیەکان، هێز ئەقلیمیەکان لە ناوچەکە، بۆیە ئەیبینین پەلکشانی هەیە بۆ قەتەر، بۆ لە دەریای سوور بڵێن بەندەر ئەکڕێیان ئەوێ بارگا و شوێنی هەبێ. ئەوە ئێستا دەسوەردانەکانی لە لیبیا پێشتر هەوڵی ئەوەی هەبوو کە پشتیوانی هەموو هێزە ئیخوانەکان بێت هەر لە تونسەوە هەتا ئیستانبول بە قەراقی دەریای ناوەڕاستە بڵێم جۆرێک لە ئەڵقەیەک دروستکات کە خۆی سەرۆکایەتی بکە یا ڕابەرایەتی بکەوانە. بۆ ئەمە سوود لە هەموو ئەو شتانە، سوودە داعشە بینێ، سوودە قەیرانەکانە بینێ، سوود لە خواستی ڕەوای خەڵکە بینێ، یان لە ئەوەی کە خەڵک لە سووریا یانەوێ ڕژێمەکە بگۆڕن ئەم دەستەوەردانەکە چۆن بە ئاراستی خۆیان سوودی لە بینێ. ئەمە لە هەمان کاتیشە پاڵنەرێکی تر هەیە کە پاڵنەری ناوخۆییە. تورکیا ئێستا لە ڕووی ئابوووریەوە وەکو جارانی لە قەیرانایە و خەڵک زۆر بێزارە لە ئەو هەڵسو و کەوتانی ئەردۆغان لە سنووردارکردنی ئازادی، لە نەمانی جیاوازی، لە سەرکوتکردنی ئۆپۆزیسیۆن، لە هەموو ئەمانە دۆخێک هەیە کە ئەردۆغان ئەیەوێت بە دروستکردنی قەیران لە دەرەوە یا پەلکشان بۆ دەرەوە جۆرێک لە هاوسەنگی دروستکات بەوەی کە لە ناو پێی ناکرێت. ئەمانە پاڵنەری سیاسەتی دەرەوەی تورکیان لە ئێستا، چونکە ئەبینی کە کاتێک قەیران دروستەکە ئۆپۆزیسیۆنی ناو تورکیا ناچارەکات کە بێدەنگ بێت یا پشتیوانی لێ بکات یا دۆخێکی وا دروستکە کە بتوانێت بەسەری ئەزاڵجا هەردوو هاوکێشەکە هەیە، چ خواستێکی فراوانخوازی دەرێکی چ کۆنتڕۆڵکردنی ناوە. پرسەکە پەیوەند نییە بە کۆتایی هاتن یا کۆتایی نەهاتنەوە. لە 2023 ئەمان هەیە، 2023 ئامانجێکی تریان هەیە، ئەویش کۆتایی یادی 100 ساڵەی کۆماری تورکیا ڕوخانی ئیمپراتۆریەتی عوسمانیە. ئەمان وەکو ئیسلامی سیاسی ئەیانەوێ کۆتایی بە ئەتا تورکیزم بێنن، لەیان جۆرێک دابڕانی لەگەڵا دروستکەن تورکیا بەرەو ئیسلامیەتێک بەرن قۆناغێکی نوێ لە ینی دەمێکە لە تورکیا لە 2012 و پێشترەوە تۆ ئەگەر تورکیا ئەبینیت کە نووسراو هەدەف 2023 ینی ئامانجی ئەوان دەمێک 2023 بەڵام بە کۆتایی هێنان بە ئەلمانیەتی تورکی، بە ئەتا تورکیەتی تورکی، بە دروستکردنی تورکایەکی نوێ کە لەسەر خەیاڵی ئیسلامی، خەیاڵی عوسمانی، خەیاڵی بەرفراوان خوازی. بەڵام ینی ئەمە خیتابە. واقعەکە ئەوەیە کە ئەم بە دوای ئەوە ئەگەڕێ کە ئەو قەیرانانی لە ناوچەکە هەیە چۆن سوودمەند بێ لێ، سوودمەند بێ لە ڕووی دەسەڵاتەوە، سوودمەند بێ لە ڕووی هەیمەنەوە، سوودمەند بێ لە ڕووی شەڕکردن لەگەڵ نەیارەکانیان، سوودمەند بێ لە ڕووی بازرگانیەوە. ڕۆشتن بۆ لیبیا
ئامانجی هەرە سەرەکی بۆ ئەوەیە سوودمەند بێت لەو غازە کە لە بنی دەریای ناوەڕاست یا دەریای سپیە هەیە و بەشێک بێ لە مێزی دانوستان لە ئەو پرۆسەیە بۆ ئەوەی دەستکەوتی هەبێتەوە بۆ ئەوە نییە بەهانای خەڵکی لیبیاوە بچێ ئەو بە گرنگی بزانێ یا بایەخی پێ بدەوانە دڵی پرۆسەکە ئەوەیە کە چۆن دەستی بگات بە وزەی لەوێ هەیە ئەمە تەنها وزەش نییە چکە ئەو وزەی لەوێ دروستە بێ ئەبێتە ئەڵتەرناتیڤێک بۆ وزەی تورکیا رووسیا کە بە تورکیا تێپەڕێ ئەگەر بێت و ئەم وزەی ببێت سەرچاوەیەک بۆ ئەوروپا و بە تورکیا تێنەپەڕێ ئەوە تورکیا هێندەی تر پەراوێزە بێ یان بایەخی لە دەستەدا یا ئەو ڕۆڵەی نامێنێت کە ئەمان سیاسەتێکیان هەبوو کە تورکیا ببێ بە هەب ینی بن شوێنێک وزەی ڕۆژهڵاتی ناوەڕاست و رووسیاش پێ تێپەڕێت لێوێنەوە ئەوان سوودمەند بن لێ و بنێرێت بۆ ئەوروپا چ لە ڕووی ئابوووریەوە چ لە ڕووی ئاسایشی وزەوە چ لە ڕووی مامەڵی سیاسی وانەوە ینی ئەبێ ئەو هەڵوێستەی بۆ نمونە ئێمە لە بەرامبەر وڵاتێکی وەکو ئێرانی بینین لە بەرامبەر وڵاتێکی وەکو تورکیا نایبینین لە ئەمریکا و ڕۆژئاواوە لەوە تێبگەین کە تورکیا جیاوازە لەبەر ئەندامبێتی بوونی لە ناتۆ و لەبەر ئەو پێگەیشی هەیە لە بەرامبەر ئەوروپا ئێستا ئەوروپا لاوازە بەوەی کە ئەوە بەریتانیا لێجا بێتەوە لە ناوەوە هێزێکی فاشیزم لە دێت کە دژ بە پرۆسەی یەکێتی ئەوروپایە و ئەم ئەوروپا زۆر ئەترسێ لە شەپۆلی کۆچبەر لە تیرۆر و تورک ئەمەی بە سیاسی کردووە و بازرگانی پێوەکە و جۆرێک لە فشاری دروست کردووە لەسەر یەکێتی ئەوروپا بۆی ئەبینین هەڵوێستی یەکێتی ئەوروپا لاواز دەرەکەوێت لە بەرامبەر تورکیا هەمیشە لە ئەوایە کە چۆن سازشکە یا ڕێککەوێت لەگەڵ یا فشارەکان ناگاتە ئاستی ئەوەی کە ببێتە ئابلۆقیان ئەمریکا هەڵوێستەکانی لە نێوان تونند و لە نێوان ڕێکەوتن و لە نێوان لێگەیشتن وانە ئەمیش هەرد ئەگەڕێتەوە بۆ یعنی ئەبێ ئەوە ئاشکرایە کە پەیوەندیەکی جیاواز هەیە لە نێوان ترامپ و ئەردۆگانەوەکو شخصی بەڵام ئەوەی مایەی سەرنجەوە بۆ کوردیش مایەی خۆشحاڵیە ئیدارەی ئەمریکی بە شێوەیەکی گشتی لەگەڵ ئەو هەڵوێستانەی تورکیانین لەگەڵ ئەو فراوانخوازیە لەگەڵ ئەو هەڵوێستانەی کە نەیارێتی بە تایبەتی مامەڵی لەگەڵ کوردوانە نین بەڵام ئەبێەوە لە بەرچاو بگرین کە هێشتا تورکیاوە بینرێت کە هێزێک بەشێکە لە ناتۆ چاوەڕێ ئەوە ئەکرێت ئەم کێشەی ئێستای تورکیا کێشەی ئەردۆگانە و دوای ئەردۆگان تورکیا توانرێت جارێکی تر بگەڕێترێتەوە بۆ ناو بازنگەی سیستەمی ڕۆژئاوایی ینی ئەمە هۆکاری ئەوەن کە ئەو پەرچەکردارە نییە کۆمەڵێک ڕوودا و کۆمەڵێک هەڵوێست لەلایەن تورکیاوە ڕوویدا کە ئەندامەتی تورکیای لە ناتۆ خستە ژێر پرسیارەوە یەک بنەمای ناتۆ ئەوەیە کە ئەم وڵاتانە بەهانای یەکترەوە دێن ئەگەر یەکێکیان کەوتە ژێر مەترسیەوە بەڵام ئەو هەڵوێستەی تورکیا نواندی لە دوا کۆبوونەوەی ناتۆ لە لەندەن لەوەی کە ئەو ئامادە نییە پشتیوانی وڵاتانی بەڵتیق و وڵاتانی ئەوروپای ڕۆژهەڵات بکات لە پرۆسەی بنیاتنانی ساروخوانە ئەمە ئەندامانی تری ناتۆی خستە ژێر گومانەوە کە ئەگەر بێت و یەکێک وڵاتانی ڕۆژهەڵاتی ئەوروپای وڵاتانی بەلتیق کەوێتە ژێر مەترسیەوە یا هەڕەشەی رووسیاوە ئەوە تورکیا ئامادە نییە بەهاناوە بێت ئەمەش واکە کە بنەمای هاوپەیمانێتی ناتۆ هەڵوەشێتەوە ئەمە یعنی ئێستا گومان هەیە لەوەی ئایا تورکیا ئەو وڵاتەیە کە پشتی پێ بەسرێ وەکو هاوپەیمانێک لە ناو ناتوە بۆ ئەوەی لە کاتی قەیرانە بتوانێت بەهاناوە بێت و سوودی لەوەرگێت زۆر گومان خەڵک زۆر ئەندامانی ناتۆ زۆر ناوەندی توێژینەوە گومانیان هەیە لەوەی کە تورکیا بتوانێت بۆ کارە هەستێت یا بیەوێ بۆ کارە هەستێت لەبەر کۆمەڵێک هۆکار یەکەمیان ئەوەیە کە تورک و ڕووس نزیکن ئێستاەوە مامەڵەیان هەیەەوە پەیوەندیان هەیەوە هەردووکیان لەو دۆخەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە ئەنجامی لاوازی ئەمریکاوە دروست بووە ئەوانەیانەوێ پێکەوە سوودمەند بن و بڵێم دان ڕێکەوتن هەیە لە نێوانیانە وە لەلایەکی تریشەوە تورک بە خەیاڵی ئەوەی کە وڵاتێکی ناوەندی ئەوێت وا دەرخا کە سیاستێکی
سربەخۆیە و لە هەمان کاتیشە ڕەهەندێکی تری هەیە ئەویشەوەیە کە چۆن شتی تر بەدەست بێنێت چۆن دەستکەوتی تر بەدەست بێنێت لە میانێ ماوە لە پەیوەندی لە هێرشی بۆ ڕۆژاواش بڵێم ئەندامەتی ناتۆ جارێکی تر کەوتە مەترسیەوە چونکە هێرشی تورک بۆ ڕۆژاوا بە هیچ شێوەیەک لە خزمەتی وڵات ئەندامانی تری وڵاتانی ناتۆ نەبوو لە خزمەتی ئەوروپا نەبوو لە خزمەتی سیاسەتی ئەمریکی نەبوو لە ڕاستیە بە ئاشکرا ئەمە لە ناوەندەکانی توێژین و لایەن سیاسیانەوە وترا ئەو هێرشە بۆ ڕۆژاوا لە خزمەتی ئەو وڵاتانەیە کە ناتۆ بە مەترسیدایانێ بۆ خۆیان دوو فاکتەر هەبوو لە مێژووی تورکیا فاکتەرێکی سەربازی سوپایی و فاکتەرێکی دیموکراسی هەردووکیان لە قەیرانە ئێستا چونکە دوای ئەو کودەتایی کە پرسیاری لەسرە ئەردۆگان توانی سوپا بە ئاراستەیەکی تر بەرێ وای بکات کە سوپا هەم سەرقاڵکە بە کێشەی ترەوە یەکێک لەوە هۆکارانی پەلکشان بۆ دەرەوە سەرقاڵکردنی سوپایە بە ئەوەی کە نەیپەرژێتە ناوەوە یان وەکو هێزێک لە ناوە کارنەکە سەرقاڵ دوورکەوێتەوە لە کە سوپا لە قەیرانە وەکو فاکتەرێکی کودەتا ینی تورکیا مەشهورە بە کودەتاوانە و ئەو هاتووە دیموکراسی پەک خستووە ینی لە ڕێگەی شەڕەوە ئۆپۆزیسیۆنی گۆشەگیر کردووە و چ لە ڕووی سەرکوتکردن و بەندکردن و گرتن و ڕێگە پێنەدان و هەر لە مامۆستای زانکۆ تا ڕۆژنامە نووس تا هونەرمەند تا نووسەر تاین هەموو ئەمانێت جا دەنگی ئۆپۆزیسیۆن هێزی سیاسی ئۆکوبرین لە ئەندامانی هەدەفداوان یعنی ئەمانە هەموو وای کردووە ئێستا لە ئەوانەی کە ئەتوانن فشارکەنین کە لە دۆخەکان کە بڵێم لاواز بوون یا لە ئێستێکدان لە وەستانێکان وەکو بەڵام شتێک هەیە کە ئەوەیە کە ینی ئەگەر بێت و هەڵبژاردن ببێت ئەگەری زۆرە ئەمجارە وەکو جاران نەبێت لەبەرەوە هەر لە ناو ئاک پارتی خۆیە هەر لە ئەوەی کە داودۆغلو جیابێتەوە عەلی باباجان بە نیازێتی جیابێتەوە و هەروەها ئەو سیستەمەی کە هێنایە ئارایەوە لە سیستەمی سەرۆکایەتی بیری لەوە نەکرد بووەوە کە ئەبێتە هۆی یەکخستنی نارەکانی یعنی چاوەڕوان نەکرێت لە هەڵبژاردننی داهاتووی سەرۆکایەتیە هەموو ئەوانەی کە نەیاری ئاک پارتین بەیەکەوە یەک کاندیدیان هەبێ بۆ ڕکەبەرێتی ئەگەر ئەردۆگان کاندید بێ ئەو کاتە وەها ئەکا کە دەنگەکان پەرشوبڵاو نەبن لە بەرامبەر ئەردۆگانەوەکو جارانە بوو چکەیەکێک لە کێشەکانەوە بۆ ئۆپۆزیسیۆن پەرشوبڵاو بوو لە تورکیانیان نتوانی بەیەکەوە بن ئەگەر بێت و بۆ نمونە ئەوەی ڕوویدا لە ئەستەمبوڵ لە کەیسی ئیمام ئۆغلووە ئەگەر جارێکی تر بەو شێوەیە بێت ئەوە ڕەنگە وەرچەرخانێک دروست بێت لەوە بۆیە زۆر کەس وا ئەبینن ئەمە دوا یاری ئەردۆگان دەمێک کە ئەمان نەخشەیەکیان لە خەیاڵایە نەخشەی میساقی میلی کە پەلبکێشن بۆ ڕۆژاوای کوردستان و بۆ باشووری کوردستان و لاوازبوونی دەوڵەتی عێراقی و لاوازبوونی دەوڵەتی سووری و بوونی قەیران لەم ناوچەیە ئەمان بەو دەرفەتەیە خوازم کە بێن پەلبکێشن نەک تەنیا پشتێنەیەک دروستکەن بە دەوری باکووری کوردستانە بەڵکو ببنە هێزێک کە بڕیاردەر بن یا سوودمەند بن یا کاریگەر بن لە داڕشتنی داهاتووی ئەم وڵاتانە و هەروەها ینی ئەو خەیاڵە هینکەنەوە کە لە داهاتووە ببنە لایەنێک لەوەی کە ئاراستەی داڕشتنەوەی ئەم ناوچەیە یا هێزیان چکە وەها ئەبینن ئەم ناوچەیە بەرەو سەقامگیرێکی درێژ ئەڕوات بەرەو ململانی گەورەتر ئەڕوات و ئەگەر بێت و ئەمان پەلبکێشن ئەوە توانن ڕۆڵیان هەبێتەوە و پرسی کورد بەکارەهێنن بۆ فراوانخوازی ئامانجی سەرەکیان دژایەتی کووردە و ئامانجیشیان ئەوەیە کە کورد لە هەموو پارچەکان لاوازکەن بە باکوور و بە باشوور و بە ڕۆژاواوە چونکە سەرباری بەداخەوە ئێمە خۆمان جیاوازی و سنوور لە نێوانمانێ بەڵام تورکوا ئێمە نابینێت ئەوە بینێت ئێمە هەمومان وەکو یەک مەترسین بۆ دەوڵەتی تورکی وەها دروست بووە کە ئەبێ کورد قوددا ئەبێ کورد بکاتە بەشێک لە خۆی چ بە خاکی چ بە سامانی چ بە خەڵکی چمانی بۆیە ئەمە وەکو مەترسیەکی لە زانستی ئاسایشی سیاسی پێڵن ئەکستێنشەڵ فرێت یعنی
ینی مەترسیەکی وجودیە بینێ بۆ خۆی بۆیە بە هەموو ئاستێک بەکارهێنا بەداخەوە شەڕی ناوخۆی کوردی کۆتایی ناتووەوە مەش لەو سوود ینی بنەمای داڕشتوو بۆ ئەوەی بەشێک لای تورکیا بڕوا بەشێک بە لای ئێرانە بڕواوە بیان مامەڵە بکەن لەگەڵ ئەوەی کە لە پشتی ئەم هێزانە ڕکەبەری یەکتر بکەنوانە ئەمە ینی زەمینەی سازاندووە بۆ ئەوەی ئەو دۆخە بێتە ئاراوە کە ئامادەن لە باشوور و تا قەیرانیش زیاتر بێت تا کورد پەرد بێت تا کورد لاواز بێت ئەوان ئەبینین کاریگەریان و ڕۆڵیان زیاترە بێ و لە هەمان کاتیشە ینی وەرچڕخانی سەربازی و تەکنەلۆژیش ئەوان سوودی لێبینن بۆ ئەوەی لەم ڕۆڵە بەرفراوان بن ئیتر بۆیە ئەبێ کورد سەرباری جیاوازی بەو دیدە بیرکاتەوە کە ئەگەر بێت و هێزێکی پەرتەوازە و لاواز بێت ئەوە سوود لەو لاوازەیە بینرێت بۆ ئەوەی لاوازتر بکرێت